دامەزێنەری کۆمەڵەی گوگڵ کراوسۆرسە لە عێراق و هەرێمدا. ماوەی 7 ساڵە کار لەسەر جێگیرکردنی شێوەزاری سۆرانی لە تۆڕی گوگڵدا دەکات. تا ئێستا 1,200,950 داتای تەنها بە یەک هەژمار لە تۆڕەکەدا جێگیر کردووە. بەم جۆرە باز لە سەرەتاکانی کارکردنی لە تۆڕەکە دەکات. لە ساڵی 2015 بەردەوامی لەسەرم پرۆژەکەم لە بواری وەرگێڕانەوە لەگەڵەوەشدا ڕاستی دژواری و سەختی هەبوو بە تایبەت لە کیبۆردی کوردی نەبوونی سەرچاوی پێچ بۆ زمانی کوردی سۆرانی وە لەگەڵەوەشدا نەگەشتن بە تیمی وەرگێڕی گوگڵ و هەروە و ئەندازیارانی کە سەرپەرشتیاری زمانەکانی ژیانەکەن. کونسوڵخانەی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا هاوکاری بۆکان بوون بۆ گەیشتنی بە ئەندازیاران و تۆڕی گوگڵ. بۆکان دەڵێ پەیوەندیەکی گرنگیان بۆ دروستکردم تا بتوانم کێشەکان بگەێنم. قسوخانەی گشتی ئەمریکا و بە تایبەت قونسوڵخانەی گشتی ئەمریکا و ستافی پێشووتری قونسوڵخانەی گشتی ئەمریکا لە چەند ساڵی ڕابردوودا هاوکاری پرۆژەی زمانی کوردیان کرد بۆ شێوەی کە بتوانین بگەین بە چەندین ئەندازیار و تیمی تەکنیکی کۆمپانیای گوگڵ لە کۆمپانیای گوگڵ لە بەشی وەرگێڕی گوگڵ. خۆشبەختانەمە هەنگاوێکی زۆر گەورە بوو بۆ زمانی کوردی سۆرانی چونکە توانیمان بگەین بەو ئەندازیارانەی کە ئیش لەسەر زمانەکانی دنیاکەن و بە تایبەت ئیشمان لەسەر زمانی کوردی سۆرانی کە ڕۆژانەمان توانی کە گفتوگۆ بکەین لە ڕێگەی ئۆنلاینەوە. لەگەڵەوەی بۆکان هەوڵەکانی بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بوو، بەڵام چەندین جار تۆڕی گوگڵ دیاری و ڕێزلێنان و بانگێشتی فەرمی بۆ بۆکان کردووە تا بەردەوامی بەکارەکەی بدات. سەبارەت بە کۆمپانیای گوڵ زۆر پەرۆژ بووە بۆ زمانی کوردی سۆرانی هەر ئەوەش هۆکارەوەکە زیاد کرا لە ڕۆژی ڕابردووە و لەگەڵەوەشە کۆمپانیای گوڵ بەڵێ ساڵی 2019 کۆمپانیای گوڵ بە ڕسمی بانگێشی وڵاتی سنگافوری کردن بۆ نووسنگی خۆی و لەگەڵەوەشدا کۆمپانیای گوگڵ دیاری نات بۆ هەرێمی کوردستان بە تایبەت بۆ شاری هەڵەبجەکە دیارێک بوو لە سوپاسرا و هەنێ پێداویستی تایبەت بوو کە کۆمپانیای گوگڵ نردبووی بووم و لەگەڵەوەشە چەندی چاوبێکەوتون و سوپاسنامە و دەستخۆشی و ئانیتیابەوە لەگەڵەوەشە لە ناو وێبسایتی فەرمی خۆیان ناویان هێناوم کە وەکو کەسێکی کاریگەری لەسەر زمانی کوردی سۆرانی کردو. بۆکان لەگەڵەوەی دەرچووی بەشی زمانی ئینگلیزیە خاوەنی کۆمەڵەی عێراق و هەرێمیشە، بەڵام تا ئێستا هەلی دامەزراندنی پێنەبەخشاوە لە کۆمپانیایەکی تایبەت کار دەکات وە خۆشی دەڵێ حکوومەت هیچ هاوکاریەکی مادی نەکردووم. بەڵێ سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان وەکەوەی کە لە ڕووی داراوی لە ڕووی ئەوەی کە پاڵپشتی پرۆژەکرا بێ شتێکی وانەوە، بەڵام لە ڕووی کە بۆ منە ڕەنگە تەلەفۆنێکە بێ یان بۆ منە سوپاسێکە بوو بە یان کەسێک سوپاسی کرد بێت ئەوانە هەبووە ڕاستێکی، بەڵام وەکەوەی کە پاڵپشتی دارایی یاخۆ بۆنە هەر شتێکە لەو بوارا بێت هیچ شتێکی وانە بووە. بۆکانجااف لە ساڵی 2014 بەشی زمانی ئینگلیزی تەواو کردووە. هەموو هەنگاوەکانی جێگیرکردنی زمانەکەی لە ماڵی خۆیانەوە دەست پێ کردووە. دەشڵێت پێشەوەی گوگڵ بە فەرمی بڵاوی بکاتەوە ئەویان ئاگدار کردبوویەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.